چۆنیت؟ باشم زۆر سپاس. تەمەنت چەندە؟ 11 ساڵم. لێرە چیەکە خەریکی چی؟ دەستبەند وشی دروست دەکەم ئەیفرۆشم. ئەمە نامی خۆت دروستکردن؟ چۆن فێری ئەم شتانە بووی؟ دایکم فێری کردم. دایکت فێری کردی؟ بەڵێ. ئەگەم لێ دۆشە فرۆشی. لەگەڵ ماڵەوەتانە هاتووی بۆ ئێرە؟ بەڵێ. باشە شتێکی خۆشە ئەوە ئەم شتانە ئەزانیت فێری بووی؟ ئەو خۆکانی کێن بێرە زیاتر حەزیان لە چییە؟ زیاتر دەستبەندەکانەکەم. زیاتر دەستبەندەکانە؟ بەڵێ. مناڵ حەزی لێ یان هەر گەورە؟ مناڵ زیاتر. باشە. ئەی دۆکە کێ ئیکرە زیاتر؟ گەورە. گەورە ئیکرە؟ بەڵێ. باشە. پێم بڵێ هەستێکی چۆناوە لەم فستیڤاڵە بەشداریەکەیت هیراکەبی؟ نا. هیراک ناوی حەزی لێ؟ بەڵێ. ئەمە یەکەم جارتە بەشداریەکەی؟ نا. ئەی خواردنەکان خۆت حەزی لە چییە؟ چی خۆشە لێرە؟ کوبەکە. کوبەکە چیتر؟ یاپراخەکەش. لەگەڵ شیرینیا بێنە چۆنە؟ باشم. خراپ نیت. نا زۆرم حەز لێ نییە. بەجددی؟ زیاتر حەزی لە خواردنە؟ زیاتر حەزم لە ساردەمە نییە. دەستەکانە خۆش بێکە. شایانی نییە.